تا دێت پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە کوردانی خۆرئاوا ڕوو لە ئاڵۆزی و گرژبوونی زیاتر دەکات و هەردوولا یەکدی بەکارکردن لە بەرژەوەندی ئەنقەرە و دیمەشق تۆمەتبار دەکەن. هەرچەندە ماوەی زیاتر لە 2 ساڵە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و پەیەدە ڕووی لە گرژبوون و ئاڵۆزی کردوێتەوە بەڕادەیەک کەوای لە پارتی دیموکراتی کوردستان کرد بەرگری لە هەڵکەندنی خەندەق لەسەر سنووری هەرێمی کوردستان لەگەڵ خۆرئاوا بکات. بەڵام پێدەچێ ڕووداوەکەی 16 ئەم مانگەی ترپەسپی پەیوەندیەکانی کوردانی پەیەدە و پارتی دیموکراتی کوردستانی ئاڵۆزتر کردبێت. پەیەدە ئەوەی ڕاگەیاندووە کەسێکی دەستگیر کردووە کە هەوڵی تەقینەوەی لەو ناوچەیەداوە و سەر بە پارتی بووە. دەستەی بەڕێوەبەری تەفگەری جوواکی دیموکرات تەفدەم لە ڕاگەیەندراوێکدا پارتی دیموکراتی کوردستان لە ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان تۆمەتبار دەکات و ڕووداوەکەی ڕۆژی 16 ئەم مانگەی ترپەسپی بە پلانی پارتی دیموکراتی کوردستان و دەستگای پاراستنی ئەو حەزبەدا دەنێ. هەروەک لە ڕاگەیەنراوەکەدا تەفدەم داوا لە پارتی دیموکراتی کوردستان دەکات دەست لەو کردەوانە هەڵبگرێت کە بەکردەوەی دژی گەلی ڕۆژئاوا ناوی بردووە و پارتی دیموکراتی کوردستانیش بەوە تۆمەتبار دەکات کە لە هەوڵی ئەوەدایە شەڕی ناوخۆ لە ناو کوردانی خۆرئاوادا بەرپا بکات. پارتی دیموکراتی کوردستان کە پشگیری لە هەندێک حزب بکات کە دژی پەیەدەن و لەم دوایانەشدا پارتی دیموکراتی کوردی سووریایان ڕاگەیاند و لە شاری هەولێر کۆنگرەیان باست، ئەو تۆمەتانەی تەفدەم و پەیەدە ڕەت دەکاتەوە و تەئکید لەوە دەکاتەوە کە پەیەدە تاکەڕەوانە حکومڕانی ناوچە ئازادکراوەکانی خۆرئاوای کوردستان دەکات. لە بەیاننامەیەکیشدا مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پەیەدە بەوە تۆمەتبار دەکات کە کوردی لە سیاسەتێکی شوم و نەزۆک و سەرکێشانەوە گلاندووە کە جگەل لە مەترسی و ئایندەیەکی نادیار هیچی دیکەی بۆ کورد لێشین نابێت. پارتی دیموکراتی کوردستان هاوسۆزی خۆشی بۆ پارتی دیموکراتی کوردی سووریا دووپات کردەوە کە هەندێک لە ئەندامەکانی لەلایەن هێزەکانی ئاسایشی خۆرئاواوە ڕەوانەی هەرێمی کوردستان کراونەتەوە. هەڵوێستی ناکۆکی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەیەدە لە کاتێکدایە کە سەرجەم هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پشتیوانی لەو ئەزموونەی خۆرئاوا دەکەن و بە دەرفەتێکی زێڕین بۆ کوردان لە قەڵەمی دەدەن. زەحمەت نییە پێشبینی ئەوە بکرێت کە قوڵبوونەوەی ئاڵۆزیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەیەدە لە ڕۆژئاوا لەم کاتەدا لە بەرژەوەندی کورد و مافەڕەوەکانیدا نەبێت.